ئێمە ئەمڕۆم چالاکیمان کردو مناڵانی هەردوو دایەنگەمان هێناوە بۆ ئەم پاکردنەوەی ئەم فلکەیە ئەمە دوو ڕۆژە لێرە خۆمان خەریکین دوایی ئەمانەوەی لەمسەیەکی دەستی مناڵەکان پێوەی دیار بێ هەتا مناڵەکان فێر بن ژینگە پارێزن پاکوخایەری بن وڵاتەکەی خۆیان خۆش بێ ئەو شوێنانەی کە لە لای حکوومەتەوە ئەکرێ فرامۆشەکرێ ئەمان لە گەورەبوونا ئینشاڵڵا بتوانن بیپارێزن ئەمە هەموو ئاواتوی ئینشاڵڵا دایانگەکانی کە و باخچەکانی کەش تا بتوانێت هەرێکەوە ئەوەی کە لە لای خۆیەوە نزیکە ئەو شوێنانی کە باخچیان لاوە نزیکە فرکەیەکیان لاوە نزیکە پاکردنەوە و خاوێنی بگرنە ئەستێی خۆیان. منام ئارۆسە لە دانگی جافتاوەر هاتوون ئاخر هاتوین ئەو پاکەینەوە حەوزەکان جهة سياحية جهة خوشة بس مشكلة ما رئيسي خدمة گزارش بدرت که من عالم وقتها بدرت سفرة في منطقة جهة سياحي باقش بكن هر رو مثلا اش باكور وباشور شنغانة تين سردانا بدرت كن منطقة كرسي منطقة سياحية ام هاتن گل حواله خوا وکا سیرانگاه هاگه و سیرانگاه کرسی اپنا بودنگا دورا شنگالدا سیرانگاه کا خوش خاصتا ورزی هادینه خوارن وانی بو البدریم گل یکادون حواله مت تطبیق عنایت مدرسه وجش کردستان نکادون نک برید بدریبون یعنی روزه کا گل کی خوش و کیف خوش بومجی وکا ویدیو خوش وان حواله نزیک 10 ساڵ دەبێ دەگەڵ هاوسەرەکەم خەریک بەکاری مەشغول بەکاری پەردە ڕووباڵند ڕوودۆشەک کاوێری مۆبڵ و کۆسەن و نەسبی پەردە و ئەنواعی کاردا لەو دوکانەیدا دەکەین و ئەلانیش خۆشبەختانە کارەکەمان زۆر باشە دەرامەدیشن هەیە زۆرشی لێ ڕازینە ئەلان جواب دەداتەوە چەندین ساڵەمە کارە دەکەین. نزیک 10 ساڵ دەبێتن کاری پەردەدۆزیمان دەست پێ کردووە بۆ خۆم و هاوسەرەکەم پەردە کە ئێستا ئەمە مەشغوڵ بۆ کارێنە کارێکی هونەری و فەنیە من لەگەڵ خێزارم وان تەسمیم بۆ گرت کە هەستین کارەکان تەوسعاتر دەین باشتر بڕۆن پێشەی بۆی کە گلەیە کەمتر بێتەوە هەستای چوتینە ڕزایی ژیانمان بە سەختی دەست پێ کرد بەڕاستی زۆر ناخۆش بوو چون بۆ بزانن لە شاگرد ڕادە زوارە دەست پێ دەکەیەوە.